ئەم خاڵانە و زۆرێ لە خاڵەکانی تریش لەگەڵ میوانی بەرنامەکەمە باسی دەکەم ماڵی بەختیار ناوبڕێک وەردەگرین و دەگەڕین و لاتان و میوانەکانتان پێدەناسێنم و دەچینە سەر پرسیار و دەردەشەکانی ئەوانش فەرموو. ئەزیزانی خۆم دووبارە بەخێر بێنەوە. من لەگەڵ ئێوەشا بەخێراتنی ئەم میوانە بەڕێزانە دەکەم. ئەم میوانە بەڕێزانم هەریەکیان لە خێزان و خانوادەیەک هاتون، هەریەکیان بە کۆڵێ مەعانات و هیلاکی و ماندووبوونە هاتون. حکوومەت ئەگەر سیرمان دەکات، وەزیر ئەگەر سیرمان دەکات، مدیر عامێک ئەگەر سیرمان دەکات، دەسەڵاتدارێک ئەگەر سەیری ئەم بەرنامەیەکات دەبێت بەڕاستی هەمیشەم قسەیەم وتووە ئەگەر بێئەدەبی نەبێت دەبێت دەسەڵاتداران بێشعور نەبن. کچێک کە تا 12 ساڵ دەخوێنێت یان کوڕە تا 12 ساڵ دەخوێنێت دایک و باوک خوێنی بووە بە ئاو هەتاوەکو زانکۆیەک و پەیمانگایەکی لەگەڵا تەواو دەکات. 12 ساڵ خوێندنی ئەوە سەرەتایی و ناوەندی و ئامادەی. دوای 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ خۆتان زانن زانکۆ پەیمانگاکان جیاوازە لە 2 ساڵ تا 6 ساڵی تێدایە ئەمەندە خوێندن کەواتە کردی بە نزیکی 16-17 ساڵ خوێندن و هیلاکبوون و ماندووبوون و ڕەزارەت و بێتاقەت ئەگەر 1-2 ساڵێکش خۆی نەهێشت بێتەوە بۆ نمرە کەواتە پێم خۆشە میوانەکان خۆیان بناسێنن یەکەم جار یەکەم لە چی وەکوڵە لە چی بوارێکان و چیان تەواو کردووە و دوای دەردەشەیەک دەکەین دەربارەی بابەتەکان فەرموو. من سارا محەممەد حەسەن دەرچووی کۆلێژی ئەندازیاری ڕێگاوبان. سەرکەوتوبی. من بەسۆز جەلال دەرچووی کۆلێژی ئینفۆرماتیک. نیاز حسێن دەرچووی کۆلێژی زمانی عەرەبی. سەرکەوتوبیت. بەخشان عوسمان دەرچووی کۆلێژی زانستەکان. چاوان عومەر دەرچووی کۆلێژی فیزیا زانکۆی سلێمانی. سەرکەوتوب. بەسۆز ئەحمەد دەرچووی کۆلێژی ماتماتیکم لە زانکۆی سلێمانی. دەست خۆش بێ. میوانەکانم هەریەکەیان هیلاکی و ماندووبوونێکیان چەشتووە. هیچ بینەرێک ناتوانێت بڵێت ئەم مانە هەر بە قەزا و قەدەر گەشتونەتە ئێرە. هیچ بینەرێکم ناتوانێت بڵێت ئەمانە هیلاک نەبوونە ماندوو نەبوونە و تا گەشتونەتە ئەمە. باوەڕ ناکەم هیچ وڵاتی و مەملەکەتێک و هیچ وەکۆڵە حیزبێک یان وەزیرێک مدیر عامێک بڵێت بەبێ مەسرف و بەبێ هیلاکبوون و ماندووبوون گەشتووە. من پێم خۆشە دەردەشە و حیوارەکە لەم ماڵی بەختیارە لە کەناڵ دیمەن دەست پێ بکەین بۆ ئەوەی کە لە ڕێ ئەم کەناڵە جوانەوە پەیامێک بگەێنین بە بەو کچ و کوڕە جوانانەمان کە وەکو ئەمان دەرچووی زانکۆ پەیمانگان لەم خوشکە بەڕێزەوە دەست پێ دەکەم وەکو دەرچوویەکی زانکۆ و پەیمانگە. ئەگەر وابزانە تۆچە خەباتت هەیە چەند ساڵەکە خەباتت هەیە و بینەرە عزیزەکان ئەم سینگلیش نییە لەبەرەوە پرۆسەیەکی تریشی لە ژیانە جێبەجێ کردوکەویش پرۆسەی خێزان و خانوادێ بەڵام وەکو دەرچوویەکی زانکۆ و پەیمانگە ئەگەر بینەرێک سیرمان بکات بەڕای تۆ دوای زانکۆ و پەیمانگا چی پێویستە؟ ینی یەکەم هەنگاو کە کچ و کوڕێک وابزانە ئەم ساڵ زانکۆ و پەیمانگای تاوا کردو تۆ بگەڕێتەوە بۆ قۆناغا تەمەنا دەکرد چی بکات و چی بکرێت دەست پێ بکرێ. بەڵێت سەرەتا پێش هەموو شتێک لە زانکۆیە هەوڵی ئەوە ئەدرێت کە تۆ نمرەیەک بەدەست بێنی بۆی دوای تاوابوونی زانکۆکەت بتانی طبعاً لە خوێندن بەردەوام بی چکە خوێندن تەنها دوای بڵێن زانکۆ نییە بڵێ زانکۆم تاوا کرد ئیتر من خوێندومە. بەدڵنیایە لە دوای ئەوەی کە زانکۆ تاواکەی کۆمەڵێک ستێپ هەیە لە دوای ئەوە تۆ بێت ستێپ بۆی بڕۆی تاگاتە پرۆفیسۆری ئەمە ئەگەر کەسێک بیاوێت بۆ نمونە پەرە بە بوارە زانستیەکەی خۆی بات. طبعاً لە دوای تاوابوونی زانکۆ یەکسەر کۆمەڵێک خولو بۆ نمونە هەریەکە لە بەشی خۆیان ئێستا بۆ نمونە من وەکو مامۆستایە کە من بە بواری پەروەردەم تاوا کردووە هەر لە دوای تاوابوونی زانکۆکەی خۆمەوە هەوڵی ئەوم یاوە بۆ نمونە من سیڤەکەم بەقوتکەم لەبەرەوەی ئێستا کەرتی پەروەردە و هەروەها نەکەرتی پەروەردە تاوابوونی دوای جامیعە دامەزراندن نییە. بەو پێی کە حکومت گرنگی بە بواری دامەزراندن نادا تۆش نابێ بوەستیت لەبەرەوەی دەرچێکی زانکۆی چەند ساڵ خوێندوتە ئەگەر بێت و لە ماڵەوە بۆی دابنیشی لەوانێت تووشی حاڵەتێکی دەرونی و حاڵەتێکی نەفسی ببیت لەبەرەوە خۆ نابێ لە ماڵەوە دابنیشی ئەم بڕوانامەیە کە وەرت گرتووە دوای چەند ساڵ ماندووبوون دوای چەند ساڵ هیلاکی ئەبێت لە پای ئەوەیە بەرهەمەکەی وەرگری بەرهەمەکەی بەچی وەرەگریوانەیەکم دەرێ بەڵێ بینەری عزیز ئەگەر دیقەت بدەین ئەم خوشکە بەڕێزە پەیامێکی جوانی گەیان. ئەمە زەمەنی جاران نییە حکومت بنێرێ بە شوێنتە لەبیرمە ئێمە لە ماڵە هەمومان دانیشتبووین حکومت ئەمریکی بۆ دەرکردین ینی شانس و بەختمانە بوو زمانی نەوەتەکان زۆر باش بوو لە تا 2000ەکانی زۆر باش بوو حکومت ئەمریکی بۆ دەرکردین بۆ وەزارەت وتی ئێوە تەعین بوون و بڕۆن لە فڵان شوێن مباشرە بکەن. ئێستا ئەو باوە نەما ئەو زەمەنە نەما بەڕاستی تۆ خۆ چاوەڕێکی لە ماڵەوە وەزیر بنێرێ بە شوێن تا مدیر عامێ بنێرە بە شوێن تا یان تەعیناتی بنێرە بە شوێنکەواتە هەنگاوی یەکەم حرەکە
کوردەواری لە تۆ حرەکە لە تۆ بەرەکەت کاتە ئەبێت تو خۆت بگەڕێی بدەی لە دەرگاکان ینی من ئەو پەیامم لە جەنابەت وەرگرت دەبێت بدەی لە دەرگاکان جا دەرگاکان ڕەنگە لە پەیوەندی بە شارەکەی خۆتەوە هەبێ ڕەنگە پەیوەندی بە شارێکی تریش بێت چکە زۆر لا مەبەستە ئەو پەیامە بگەێنین ئێمە کچ و کوڕە جوانەکانمان وا تەسەورەکە ئیلا دەبێت لە شارەکەی خۆیان تەعین بێت ئیلا دەبێت لە شارەکەی خۆیان بزنسێکی دەستکەوێت ئیشێکی دەستکەوێت کارێکی دەستکەوێت ئێمە لە ئەوروپایە بەڕێزان ئەوانی کە لە دەروی وڵاتی سیرمان دەکەن لەم کەناڵە جوانەوە یعنی خۆتان چاکەزان جاری وایە ئەوروپا ئەم سەر بۆ ئەو سەر دەکات هەتاوەکو بگاتە بزنسێکی خۆی ئیشێکی خۆی کارێکی خۆی بۆیە خاڵ یەکەم بە دوواداگەڕان